ڕەحمەتی خوای گەورەتان لە بێخۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە دێمەوە خزمەتتان. ڕۆڵی زانکۆکان لە کۆمەڵگەدا چییە؟ ئاخۆ زانکۆ تەنها ناوەندێکی خوێندن و هۆڵی تاقیکردنەوە و دەرچوون و وەرگرتنی بڕوانامەیە، یاخود دەبێ زانکۆکان ڕۆڵیان هەبێ لە سیاست لە وڵاتەدا لە ڕووی ڕامیاری، لە ڕووی ئابووری و هەروها لە ڕووی کۆمەڵایەتیەوە. زانکۆکانی هەرێمی کوردستان کە ساڵەنە لە ڕانکی جیهانی لە دواون لەو ئاستەدان کە بتوانن ڕۆڵیان هەبێ لە ڕووی سیاسیەوە، بە تایبەت هەماهەنگی لەگەڵ دامەزراوەی یاسایی لە هەرێمی کوردستان و ڕۆڵیان هەبێت لەگەڵ حکوومەت کە تا ئێستا ئەم ڕۆڵە بە ونی دەبیندرێت. من ئەو بابەتە تاوتوێ دەکەم لەگەڵ میوانەکانم زۆر بەڕێز دکتۆر بورهان باڵچی مامۆستای زانکۆ، زۆر بە خێربەی، زۆر بەڕێز سامان ڕەشاد چاڵکوانی مەدەنی و هەروەها لە ڕێکخراوی چانەوی زانکۆ. سوپاسان دەکەم کە میوانی منن ئەمجارە لە پایتەختەوە. زۆر بە خێربێ. کاکتۆر با من لەوە دەست پێ بکەم، زانکۆ تەنها شوێنی خوێندن، هۆڵی تاقیکردنەوە، وەرگرتنی بڕوانامەیە، یان ئاخۆ ڕۆڵێکی گەورەتری هەیە کە لە ئێستادا دەتوانرێ برن لە هەرێمی کوردستان ئەو ڕۆڵە دیار نییە؟ بەنای خۆی گەورە میهرەبان، سڵای خوا لە ئێوە و بەرنامەکەتان و تەواوی ستافی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان و سڵاو لە خەڵکی کوردستان لەو شەوە خۆشە، لەو شەوە کۆتایی سەری ساڵی 2019 بە هیوای ئەوەی کە ساڵی ڕابردوومان خۆی گەورە لە چاکەکانی وەرگرتبین و کەم و کوردەکانیشمان لێ ببوورێ و ساڵی داهاتوشمان ساڵێکی پڕهیوە و ئاوات و گەشە و خۆشی بێ. بۆ پرسیاری جەنابێت هەڵبەتە بابەتەکە کۆی گشتی ینی دوو ڕەهەندە، ڕەهەندێکیان بۆ خودی قوتابی، ڕەهەندێکیان بۆ کۆمەلگا و سیستەمی سیاسی. ئایا ڕۆڵی زانکۆ تەنها بۆ خودی قوتابی ئەوەیە کە بڕوانامەی پێ ببەخشی، محازەرە بخوێنی، یان شتی تریشە، و بۆ کۆمەلگە و بۆ سیستەمی سیاسیش ئایا تەنها ڕۆڵی زانکۆ لەوە قەتیسەکەی کە بڕوانەمە بداتە خەڵک تەخەرج پێ بکات؟ تەبەن لە هەردوو بوارە نەخێر. من کاتی خۆی ساڵی پەر لە هۆڵی سنتەری ڕۆشنبیری زانکۆی سڵاحەدین کۆڕێکم بۆ قوتابیانی گشتی پێشکەش کردوتم، دەستێک مندانان وتم ئەو دەستێپانە جگە لەوەی کە تۆ محازەرەکان دەخوێنی دەبێت ئەوە فێر ببی، چونکی بە تەنها وەرگرتنی شەهادەیە کە کاغەزێکە و نووسراوە ئێمە شایەتی دەدەین کە ئەو بابەتانەی خوێندەوە ئەو بڕوانامەی بەدەستێناوە کافی نییە بۆ خودی قوتابی بۆ ئەوەی بچێ لە مەیدانی کاری پێ بکە. ئەوە نەک تەنها لە وڵاتی ئێمە، تەنانەت لە وڵاتە پێشکەوتوەکانیش، لە وڵاتی پێشکەوتوەکان دوای ئەوەی کە خەڵکەکە بڕوانامەیە کۆرەگرێ بە تەنها بۆ بڕوانامە ناتوانانی کار بکەیت، بەڵکو دواتر پێ دەڵێن تۆ چ دەزانی لەو بڕوانامەیە، کە ئێمە لە ڕووی معریفیەوە کە بە ئینگلیزی پێ دەڵێن نۆڵێج، معریفە و زانیاری، کە ئەوەیە کە بڕوانامەکەی لەسەر دەی، بەڵام لە ڕووی سکاڵەوە دواتر چ دەزانی ئەنجام بدەیت. ئەو بۆ خودی قوتابی. بۆ کۆمەڵگەش ڕاستەکەی ڕۆلی زانکۆ بۆ کۆمەڵگەش ینی دەبێت لە تەواوی کایە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەش زانکۆ ڕۆڵی هەبێ. بۆ دەبێت ڕۆڵی هەبێ ئەسڵەن، لەبەر ئەوەی کە تۆ سەیری وڵاتی پێشکەوتەکانەکەی، بنەمای پێشکەوتنی وڵاتان چییە تێدەگەی، دەزانی کە دەبێت تۆش ئەو بنەمایانە بەکاربینی بۆ پێشکەوتنی وڵات. هەمومان دەزانین کە بنەمای پێشکەوتنی وڵاتان بریتی نییە لە قسە، بریتی نییە لە بڕوانامە، بریتی نییە لە بریتە لەو بەرەهەم و پرۆدەکتانەی کە ئینتاج دەکەن. ئەو بەرهەمانە چۆن ئینتاج دەکرێت، چۆن باسی هەرێمی کوردستان بکەین کە زۆر جار لە هەموو کایەکان دەگەڕێنەوە سەر بارودۆخی سیاسی، باز لە حیزبایەتی تۆغ دەکەین کە ئەوەی دەبیندرێت لە هەرێمی کوردستان بۆ نمونە سیاست زاڵە بەسەر هەموو کایەکان. لە ڕووی ئیجابیەکەی ئاخۆ دەبێ وابێ، ینی سیاست زاڵ بێ بەسەر هەموو کایەکانی ژیان، یاخود سیاست لێ بگەڕێ هەندێک بواری تایبەت هەیە لۆ ئەهلی اختصاص لێ بگەڕێن. ڕاستە ئەسڵەن سیاست با بڵێن کۆی سیستەمی وڵات ڕێک دەخا، بەڵام بە سڕێکی دەخا، ئەوە گرنگە. بۆ ڕێک دەخا کە وەزارەتی خوێندنی باڵا سەربەخۆی تەواوی هەبێ و بودجەیەکی زەبەلاحی بۆ دابنێ، وەزارەتی پەروەردە سەربەخۆی تەواوی هەبێ و بودجەیەکی زەبەلاحی بۆ دابنێ، وەزارەتی تەندروستی سەربەخۆی تەواوی هەبێ و بودجەیەکی کاملی بۆ دانێ. ئەو سێ وەزارەتانە بزات، طبعاً باسی وەزارەتی دادهەر ناکەم کە دەبێت پێشتر سیستەمی دادی ئەو وڵاتە تەواو سەربەخۆ بێ و هیچ کەسێک
يعني لە شخصی یەکەمەوە هەتا آخری شخص نابێت لە یاسا دەخۆ مەکانی حکوومەت هەر باسی ئەوە دەکەن کە هەموو وەزارەتەکان سەر بەخۆن ناوەڵای هیچی سەر بەخۆنیە هەر هیچی سەر بەخۆنیە هیچ وەزارەتێک سەر بەخۆنی هەمووی ڕەبتی ئەنجومەنی وەزیرانە بە سیستەمێکی زۆر کلۆس هیچیان لە ڕووی ئابووریە لە ڕووی کارە لە ڕووی پسپۆریەوە سەر بەخۆنین جگە لەوەی کە سەر بەخۆنین بەو ئەندازەیە لەوە شەوە سەر بەخۆنین کە تا ئێستا حزبی دەسەڵات کە حزبی یەکەمە لە کۆی کایەکانی ئەو وەزارەتانە ینی ئاخونین و تێقورتان دەکات چۆن ئاخونین و تێقورتان دەکات ینی لە هەموو دنیای ئەوەیە کە لە تۆ لە مؤسساتی خوارێ لە مؤسساتی باڵا قەینا ئەو حزبێک کە دەردەچێت بەڵێ وەزیری خۆی دادنێ بەڵێ سیستەمی خۆی دادنێ بەڵام دواتر لە مستەشفایەک دەبێت دکتۆرێکی پسپۆری لێزان دابنێ لە خوێندنێک دەبێت بەڕێوبەرێکی پسپۆری ئەقدەمی خاوەن خبرە دابنێ دەبێت لە خوێندنی باڵا بەو شێوازانە نابێ ڕیکوایرمنت و تاکە محتاجیەکی ئەوەل ئینتیمای حزبی بێ بۆ دانانی ئەو شوێنان مەبەستم چێ لێرە مەبەستم نیە زۆر بچمەنا ئەو چەلەحانەیە مەبەستم ئەوەیە زانکۆ دەبێ ڕۆڵێکی فراوانتر و گەورەتری لە کوێ ئەو بوارانەدا بێت لە زمانی ئەو بوارانە سیاست یعنی سیاست من دواتر باوردی دێنە سەر بابەتەکانی دیکە دەست خۆش دەگەڕێم و خزمەت کاک سەمان دووبارە بەخێر سپاس ڕۆڵی زانکۆکان کە ئەوە ڕەنگە پرسیاری چەند بارە بێ و ڕەنگە وەڵامەکە زۆر هەڵبگرێ بەڵام بێت و دووبارە لە توی بپرسمەوە هەموو وەکو کەسێک کە ڕەنگە لە زانکۆ و دەرچووبی و ئێستاش وەکو ڕێکخراوێک کە چاودێری بارودۆخە دەکەن و ساڵاتیان لە بوارەکە هەیە دەبێت ڕۆڵی زانکۆ چی بێ؟ بەڵێ سپاس مامۆستا محەممەد سەبارەت بە ڕۆڵی زانکۆ ئێمە دەتوانین لە دوو خاڵی سەرەکی ڕۆڵی زانکۆ بدەین کۆ بکەینەوە باسی لێ بکرێکە دوو ڕۆڵی سەرەکی هەیە یەکیان بریتێ لە ڕۆڵی زانکۆ لە دروستکردنی بدەین بڕیاری سیاسی و توێژینەوە و پێشکەوتنی مجتەمع و پێشکەوتنی ئەو وڵاتەیە کە لە زانکۆکانەوە ئەم توێژینانەوەی کە دەکرێتە سەبارەت بە چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی قساسی چ لە ڕووی سیاسی و لە داڕشتنەوەی سیاسەتی وڵات ئەوە زانکۆیە برین بەشدار دەبێتەوە ئەو توێژینانەوەی زانکۆیە کە دەبێتە هۆی پێشکەوتنی وڵات ئەوە بەشێکە لە ئەرچی زانکۆ کە لە بڵێن لە هەرێمی کوردستان بڵێن تەواو برێن فەراغی هەیە و تەواو غیا بە زانکۆکان و بەشێککە ینی خاڵی دووەمی ئەرچی زانکۆ بریتێ لە دروستکردنی کەسانی سەرکردە و ڕابەری پیشەیی کە و ڕۆڵەی داهاتوو چکەم بمانێ نەمانێت تۆ پێویستت بە کەسانی دێهاتووە بۆ ئەوەی ئەو دەسەڵاتی ئەم وڵاتە بگرنە بەدەست ئەوە چێ ئەم کەسانت بۆ دروستەکە ئەو زانکۆیە ئەو کەسانت بۆ دروست دەکات ئایا ئەگە بینە سەر زانکۆکانی هەرێمی کوردستان ئایا توانیوانە ئەم دوو ڕۆڵە بجێڕین بێگومان تەواو بڵێن دوورن لەم ڕۆڵانە نەیانتوانیوە ڕۆڵی خۆیان بجێڕن سەبارەت بۆی بتوانن سیاسەتی وڵات بجێڕنەوە ئایا ئەمەش جۆرێک بووە لە بە ئەنقەز بۆیان جۆرێک زانکۆکان ڕۆڵیان دوور خراتەوە و لە هەرێمی کوردستان ئەوەندە گرنگی بە ڕقەمەکان درایە ئەوەندە دروستکردنی زانکۆکان بۆ بە گرنگی بە دروستکردنی کوالێتی زانکۆکان نەدرایەوە برێت چۆن توێژینەوە بکات و چۆن بودجەیەک تەرخان بکرێت تەنها بۆتە شوێنی ئەوەی بڕوانان بە بداتن بە قوتابیان لە کاتێکدا تۆ پێویستت بە کەسانی داهێنەرە کەسانی ڕەخنەگرە ئەو کەسانە قوتابی کە لە زانکۆ دەرچێت ئێستا ئەو گرفتە کە هەیە لە سیستەمی خوێندنەکەدا هەیە یاخود ئەو لایەنە هەیە کە ڕەنگە مامۆستایانی زانکۆش باز لەو بکەن کە کەسانێک هاتوونەتە زانکۆ ئەو خامێنین کە بتوانێت ئەوەی کە تو باسی دەکەی بەشدار بێت لە بڕیاری سیاسی سەرکردەی لێ دروست کەسێکی لێ دروست کرێت کە کاریگەری سەر کۆمەڵگا زۆر جار من ینی باز لەوە دەکە گلەی لە مامۆستایانی زانکۆ دەکرێتە بەڕاستی ئەمە ناحەقێ بەرامبەر مامۆستایانی زانکۆ چونکە مامۆستایانی زانکۆ توانیوانە قوتابیەکی تەواو پێ بگەینن و توانیوانە کاریگەری تەواوی هەبێ بەڵام ئەوەی کە باز لە کێشەی زانکۆکانی هەرێمی کوردستان دەکرێت لە پەیکەری دروستبوونی زانکۆکانە یان لە سەرەتای دروستبوونی زانکۆکان بۆ شێوازە دروست نەکرانە ینی تاو سەربەخۆ بن بتوانن بە شێوازێک بن توێژنەوە بێتن و بتوانن کاریگەری تاویان لەسەر سیاسەتی وڵاتە بێتن چونکە ئەو پەیکەرە کە حتا ئەو یاسایی کە یاسای خوێندنی باڵای بڵێن 2010 کە یاسایکی تێروتە سەر نیە سەبارەت بە فەلسەفە و سیاسەتی خوێندنی باڵا بتوانێت ئەو وڵاتە زانکۆیەکی بەهێزی هەبێت ئەمانە هەموو کاریگەری هەیە کە زانکۆکان نەیانتوانیوە کاریگەری تاویە هەبێت لەسەر کۆمەڵگە باشە کاکتۆر ئەو پرسیارە دووبارە دەکەمەوە لە ستانداری ڕانکی جیهانی زانکۆکان دەبینی زۆر زار ئەو زانکۆیانی کە لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش لە دواون ئێمە باسی بابەتێک دەکەین بەڵام دەبینین ئێمە لە ڕووی کوالیتیەوە زۆرێکین کە قورساییەکە ئەوەندەیە لاسەنگە یعنی پێوانەکە لاسەنگە
ئاخۆ سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان بەو شێوازەیە کە تۆ نەتوانی کەسانێک بەرهەم بهێنی کە لەگەڵ بازار کە لەگەڵ پێداویستی ئەو کۆمەلگە بێتەوە یاخود ینی گرفتەکە لەکوێدایە؟ کاکە سامان هەندێک قسەی کرد بەڕاستی ئێوە تۆزێک ئاگاداری بازە شتێک بین لەبەرەوەی زانکۆکان زانکۆ وەکو ستراکشەر زانکۆکانی ئێمە هیچیان وەکو دروست بوون و ستراکشەرەوە هیچ کەمترین لە زانکۆکانی دیکە ئەوەی کە بابەتەکە تێک دەدا سیستەمە نەبوونی سیستەمە تێکی دەدا مەتەرن جنابەت باسی ڕانکینگ دەکەی ئێمە لە ڕانکینگی دنیا مستەوامان زۆر بەرزە ڕانکینگی دنیا ئەوەی کە علاقی بە بینی مامۆستا و قوتابیە ئەوەی کە علاقی بە منهەجە یعنی بالضبط ئێستا من نازم یعنی نمری زۆر کەمی لەسرە ئەدی نمرە لەسەر چییە بۆچی ڕانکینگی ئێمە نزمە ئەوە زۆر گرنگە نمرە لەسەر ئەوەیە کە چەند قوتابی بێگانە لە زانکۆی تۆ دەخوێنی چەند مامۆستای بێگانە لە زانکۆی توانە دەڵێتەوە مامۆستای تۆ لە چەند زانکۆی دیکەوانە دەڵێتەوە لینکی مامۆستاکانی تۆ لەگەڵ چەند زانکۆیە لەگەڵ چەند کۆنفرانس بەشداری دەکات چەند توێژنەوەی زانستی دەکات ئەوانە کەمپۆسی زانکۆس هەیە یان نییە سەنگانەکەی تۆ بوارەتە هەرسنگاندنی من ئەوەیە ئێرادە نییە بۆ ئەوە ئەگە ئێرادە هەبێ لە وڵاتان مامۆسایەکی زانکۆ دەتوانێت ڤیزە بداتە قوتابی یعنی من دەتوانم ئێستا بە نامەی مامۆسایەکی بەریتانیا کە بۆم بنێرێ ڤیزەی وڵاتی بەریتانیا وەرگرم کە ڤیزەیەکی چەند زەحمەتی هەیە مامۆستا دەتوانێت ینی ئەو نامەی کە مامۆساکە بۆ من دەنێرێ کە قبوڵی کردومە لە تاقیگەکەی ئەو ئیش بکەم لە ژێردەستی ئەو ئیش بکەم بەو نامە پێچەوانە دەتەوێت ئەو بەراورد بکەی مامۆستایەکی زانکۆ لە دەرەوە دەمەوێت بڵێم تاوەکو سیستەم کەسایەتی معنەوی بۆ مامۆستای زانکۆ بۆ زانکۆکان دابین نەکا بودجەیەکی سربەخۆی بۆ دابین نەکا فاسیلیتی و ئاسانکاری سەفەر و بەحس و گرنگی بە توێژنەوەی زانستی نەدا سیستەمی خۆی لە کلۆس سیستەمە داخراوەکەی نەکاتە ئۆپن سیستەم کە قوتابیانی وڵاتانی دیکە بێن نەک بێن بە بەلاش بخوێنن دەبێت دامی بکات دەبێت سکۆلەرشیپ بدا سکۆلەرشیپ یانی چی یعنی دەبێت ئەو وڵاتە چەند کورسێک دابین بکات لە بۆ وڵاتەکانی دیکە کە قوتابی وڵاتەکانی دیکە دێتە ئێرە شوێنی خەوتنیشی بۆ دابین بکات خواردنیشی بۆ دابین بکات پۆکێت مەنیشی بۆ دابین بکات کە دەکاتە مەصرفی ڕۆژانە بۆ ماڵەوەی ڕەنگە یەکێک جێ ئەو پۆکێتمەنیە بۆ قوتابی خۆمانە چۆن ناتیادە لە هەموو وڵاتان وایە ئێستا خەڵکێک مەسەرەن لە بەریتانیا لە ئەمریکا لە هەر وڵاتێک سکۆلەرشیپ عرض دەکرێت بۆ وڵاتە بۆ قوتابی زیرەکەکانە ئەوە تۆ ئامانجت هەیە لەو بابەتە قوتابی زیرەکەکان وەردەگەی وەردەگەری کە وەردگرت سکۆلەرشیپی بۆ عرض دەکەی بۆ وڵاتی خۆت نییە ئێستا لەو ئێرانە لەو تورکیایە لەو سعودیە بۆ غیری وڵاتانی دیکە سکۆلەرشیپ هەیە کە بەرنامج دەداتە خەڵک و مخصاتیشان دەداتێ شوێنی خەفتنیش داتێ بۆ خۆشی قوتابی خۆ دەبێ پارە بدات من مەبەستم لێرە ئەوە نیە قوتابی خۆشت پارە بدات نا من مەبەستم ئەوەیە تۆ دەبێت ئەو سیستەمە بکەیتەوە مامۆستایەکی زانکۆ ئێمە ڕاگەیەندکارێک کەسێکی چاڵاگوانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکان درێک بەو بابەتە دەکەن و دەزانن گرفتەکە لەکوێدایە دەی کەسی بڕیاردەر لە وڵاتە درچی پێناکە یاخود گرفتەکە لەکوێدایە وەڵاهی ئێمەش هاوار و ئەوانەمان هەر بۆ ئەوەی ینی تەماشاکە کەرستەی پێشکەوتن حازرە توانای دابینکردنی کەرستەی پێشکەوتن حازرە بۆ ناکرێت ئەوە غایبە ینی ئەوە غایبە لە سیستەمی ئێمە کە ئەو قسانە ئێستا لێرە دەکەین بۆیە دەکەین کەسانی بەرپرس گوێیان لێ ئێمە بێ ئەو سیستەمە ئاوا لێ بکەن هیچی دیکەنا ینی ئەوە باشە گۆڕینی سیستەمێک بەو شێوازە ئەوەندە زەحمەتی تێدا زۆر جاران ماوە کاکە محەممەد زۆر جاران بەڕاستی نەبوونی کەسی شیاو لە شوێنی شیاو ئەو گرفتەی بۆ دروست کردوینە ینی ڕێی جامیعەیەک عەمیدێک سەروتر خواروتر کاتێکەدا دەندرێ بە لێهێوەشاوەیی بە لێهاتووی بە توانای ئەوە داناندرێ بەڵکو تەسکەی حزبی یەکلای کردوتە بابەتەکان زۆر جارە ئەو بابەتە ئەوە دەچێتە ژێرەوە کاک سامان ئێوەکو ڕێکخراوێکە لە بوارەکەدا وە کار و چاڵەچتان هەیە یعنی دەتانەوێت چی بکەن یعنی چی بگەێنن بە تایبەتی ئەو هەمانجێ کە ئێوە هەتانە لەگەڵ ناوەندی یاسادانان لە هەرێمی کوردستان کە باسی ئەو یاسایەت کرد کە لە 2010 هەیە و یاسایەکە ئەو پێویستیەی نییە کە بتوانرێ زانکۆکان لە کۆمەڵگەدا ڕۆڵیان هەبێت ئێمە وەکو ڕێکخراوەکانی مەدەنیجی دەمانەوێت بەشێک بین ینی لە حکوومەت و بڵێن بەشێک لە چاکسازی کە ئێستا کە دەمانوێت بە تایبەتی لە
زانکۆکاندا بکرێتن دەمانەوێت هەماهەنگ بین لە ڕێگەی ئەو پێشنیار و ئەو ڕاستپاردانە ئێمە هەمانە بەڵام گرنگەکەی ئەوەیە حکوومەت تا چەند گوێ لێ ڕادەگەن ئایا تا چەند دەست پێشخەرە بۆی ئەم چاکسازانەیە بکرێتن بەتایبەتی ئێستا زۆر باز لە چاکسازی دەکرێت یانی ئێستا لە پەرلەمان باز لە پرۆژەی چاکسازی دەکرێت ئەگەر بین باز لە ریفۆرم و چاکسازی بکرێن ئەوە حکوومەت لە پێش هەمووانە کردوتە دروشم کە ئێمە چاکسازی دەکەن لە هەمان کاتە خەڵکانێکی زۆر لە مامۆسایانی زانکۆ و کەسانی کە داوای چاکسازی دەکەن بەڵام ئایا تا چەند ئەو چاکسازیانە برێن دەخرێتە بواری جێبەجێگرن ئایا ئەم چاکسازیانە باشن ئایا بە چ قۆناغێک دەکرێت چونکە چاکسازی ناکرێتن لە هەندێک برێن شێوازی پرۆگرامی خوێندن دەگۆڕم یان زانکۆکان زیاد دەکەم کە بە شێوەیەکی هەڕەمەشەوەیان من قوتابی زیاتر وەردەگەم لەوانی هەندێک ئەم شتانە خراپەی هەبیت نەنجی هەبێت سەبارەت بە زانکۆکان خۆی دەبێت چاکسازی وەکو باسم کرد لە ستراکچەری زانکۆکان بێت لە شێوازی داڕشتنەوەی زانکۆکان بە تایبەتی سەربەخۆکردنی زانکۆکان ئێستا ئەو شێوازی لە سەربەخۆکردنی ئەو شێوازە ئێستا هەیە بڵێن هەڕەمیە یعنی ئێستا بڕیارەکان لە وەزارەتەوە برێن لە حکوومەت لە وەزارەت دەچێتن لە وەزارەتەوە پاشان بڕیارەکان دووناو زانکۆکان زانکۆکان سەربەخۆنینە لە شێوازی بڵێن هەیکردووە لە پرۆسەی بڕیاردانە هەموو بڕیارێک حتا تۆ دامەزراتی مامۆستایەک و شێوازی هەڵبژاردن هەمووی دەچێتەوە سە وەزارەت ئەم زانکۆی خۆی دەزانێت پێویستی چ بە مامۆستایەکە پێویستی چ بە اختصاسەکە و پرۆگرامی خوێندنی خۆی ئایا چۆن بێت حتا دەبێت قوتابی و خوێندکارەکان خۆیان بەشداری لە پرۆسەی شێوازی خوێندنی خۆیانکەم ئەوانە هەمووی بڵێن کاریگەری کردوێتەوەی کە زانکۆکان مزەجانە ئێوە وەرتانگرتووە ینی لەسەر چ ئەساسێک ئەو بۆ نمونە ئەو پێشنیارانە دەکەن کە بەو شێوازە ڕێک بخرێت بڵێ ینی نموزەج هەیە بە شێوازێک خۆی وەکو باسم کرد حتا لە ڕۆژ ئاوا کە زانکۆکان دروست بنە مەبەستیانەوە دەگەڕێنەوە بۆ زانکۆکان یعنی زانکۆکان کاریگەری تاویان لەسەر پرۆسەی بڕیاردانی ئەو کۆمەلگایە کۆمپانیاکان حکوومەت سیاست ئێستا لێرە بڵێن سیاسەکان کاریگەریان لەسەر زانکۆکانەیە تەواو کاریگەری بڵێن زانکۆکانیان بڵێن هەم بەسمەوەی سەربەخۆنینە سیاسەکان زانکۆ دەجوڵێن لە کاتێکدا لە هەموو وڵاتان زانکۆکان پرۆسەی سیاسی و پرۆسەی دروستکردنی هاوڵاتیدا برێن دروست دەکەن باشە دەگەڕێمەوە کاکتۆر ئەو بابەتی کە ئێمە لە هەرێمی کوردستان بە پێچەوانەیە دەبینەوەی کە کاک سامان باسی دەکات سیاسەکان کاریگەریان لەسەر ناوەندێکی گرنگی وەکو زانکۆ هەیە کە دەبێت بە پێچەوانە بێ و دەبێ مامۆستایانی زانکۆ و زانکۆ بەگشتی بە قوتابی مامۆستای کاریگەریوی لەسەر بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان بەڵام ئەوەی دەبینین کە ئەگەر دەستەواژەکەم دروست بێ حیساب بۆ زانکۆ ناکرێت بە تێگەیشتنی من ینی زۆر باس لەو بابەتە دەکەم چونکی دەردی ئێستای ئەو کۆمەلگای کە نەیتوانێت ئەو زانکۆی چارەسەر بکە ئەوەیە کۆمەڵێک امتیازات کۆمەڵێک دەستکەوت هەیە لە هەر بوارێک لە بوارەکانی ژیان لەزم نشی لە زانکۆ ئەو دەستکەوت و بوارانە بە ئەندازەیەک ینی تەوزیع دەکرێن چەند ئینتیمات زیاتر بێ بۆ هەر هەڵبەتە حزبی دەسەڵاتە لێرە زیاتر مەثەرەن لە هەولێر بە زۆرێک و لە سولێمانی بە زۆرێکی دیکە ئەو امتیازاتانە بەبەر ئەوانە دەکەون کە زۆرترین گوێڕایەڵ دەبن زۆرترین خزمەت دەکەن زۆرترین تەواجد و التزامیان دەبێت بە بەرامبەر بە حزبەکەی خۆیان ئەوەش ئەوەش چی کرد زۆرە منافەسەیەکی ئەوەی پێ دەڵێن ناشەریفانەی لەدایک بوو لە جیاتی ئەوەی منافەسەکە لەسەر ئەساسی جۆری چاڵاکی جۆری توێژینەوە جۆری بڕوانامە جۆری زمان جۆری بێ لەسەر جۆری ئەو بوو چەند سەردانی بارەگە حزبەکان دەکەیت چەند مەسئولین پشتت دەگرن چەند فڵان بوو ئەو مسابقە پەیدا بووە لە ناو ئەوەی ئەگەر یعنی ئێستاش لەگەڵدابی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و کای سیاسەکان بەهۆش خوێندنەوە زەربەشی زۆر گەورەی لێداون دەکرێت من بڵێم بەر لەوەی سیاسەکان بەرپرس بن لەو بابەتە مامۆستایانی زانکۆ خۆی ناتوانانی لەبەر ئەوەی چێ لەبەر ئەوەی ئینسان هەر ئینسانە قەناعەت بفەرموو لێرە لە ئەمریکا لە ئەوروپا لە هەر شوێنێک کە دەیبینی ئینسان هەر ئینسانە ئەوەی کە ئینسان ڕێک دەخات چی ڕێژ دەخا یاسایە ڕێکی دەخا ڕێنمای ڕێکی دەخا سیستەمە ڕێکی دەخا دەنا ئەتووە مەزانە کابرایە کە مەثەرەن باسی ئەوە دەکەێت ڕئیس وزەرای فڵان کە بە کارتی بنزینی حکوومەتی سارە لە بنزینی خۆی کرد دواتر محکەمە عقوبەی کرد ئەویش پێی خۆش نەبی گەندەڵی بکە ئەویش زۆری پێی خۆشە گەندەڵی بکە و دڵنیا بە ئەگەر یاسا لێی بگەڕێ ئەو شوهر ئەو شو جملێ بوو هەموو بەریتانیا جەجان لە یاسایە کە ڕئیس وزەرە لە گەژنەکەی چەند هزار دلارش ئەو شەوە سەرف دەکات لە فڵان شوێنە لە هەموو شوێنێک زەجێ پارەی خۆی
خۆشی سرف دەکا بەڵام هەرزە جێی لەسرە لەبەرەوە لە هەموو دنیا وایە هەموو خەڵک حەزی لە گەندەڵیە هەموو خەڵکی دەسەڵاتدار حەزی لە قۆڕەخکاریە بەڵام ئەوەیە ساو سیستەمە کڕێکی دەخە مامۆستای زانکۆش ئینسانە وەختی کە تو مەجالەدا ئەویش عینی وا دەکا بەڵێ مەجالیاندا وای کرد لە هەزار وا دەکا ئەگەر دەبێت ڕێی لێ بژێرە دەبێت لەکوێ و دەست پێ بکەم ئێستا لە تۆ بپرسم کە مامۆستایەکی زانکۆی بۆ ئەو بارە نالەبارە ڕاست بێتەوە سەر ڕێزکە و ڕێبازی خۆی لەکوێ دەست پێ من پێم وایە جگە لە وەزیری خوێندنی باڵا کە مافی ئەو حزبەیە کە دەسەڵات وەردەگرێ بە کەیفی خۆی دابنێ بەڵام ئەویش دەبێ کەفەئەت هەبێ ینی دەبێ بڕوانامەی دکتۆرای هەبێ وەلێ زانینی هەبێ بەلای کەمێ ئوستاز مساعد بێ بەلای کەمێ کە من خۆم تا ئێستا مدەڕیسم یعنی ئەگەر وانە بووایە وام نەدەبێت قۆناغەکانی مەبەستم وەزیر دوای وەزیر تەواوی بەڕێوەبەرە گشتەکان و تەواوی سەرۆک زانکۆکان و تەواوی بەرپرسەکان بە کەفاعەت و توانای لە هاتوویدا بندرێ ئینتیمای حزبی نەکرێتە پێوەەر بۆ ئەوەی منافەسەی شەریفانە بگەڕێتەوە زانکۆ ئەگەر منافەسەی شەریفانە گەڕاوە زانکۆ مامۆستایانی زانکۆ ئستیغنا دەکەن لە دەسەڵات و لە هەبووەکانی ناو ئێرە و ئەوەندەش ناگەڕێنەوە حزب کە حزب پێخۆشە حزب نابێ ئەوەی پێخۆش بێ لەبەر چێ ئەگەر هەر حزبێک ینی ڕویای ئاوایە کە کوردستان بگەینێتە کەناری ئامان کوردستان بەرەو پێشچوون ببا کوردستان بگاتە دەوڵەت کوردستان بگاتە وڵاتی سەقامگیری دەبێت چاوی لەوە بێ کەفاعات دەوە ببێت نەک ئەوەی کە ئینتیمای لە بۆ خۆی دەکات دەنا هەمیشەوە دەبێت کاکە خەڵکانێکەنە خەڵکانێکی بەرژەوەند پەرستن توانای نییە کەفاعەتی نییە مەبادئیشی نییە کە توانای نەبوو کەفاعەتی نەبوو مەبادئی نەبوو ڕۆژ لە چێ هەڵات ڕووی دەکاتەوە خۆمان بینیمان یعنی من بۆ خۆم لەو کەسانەمە کە لە پێشینەوە تو چارەوە لەو ئەو لێرە لەناو کایزان کۆمە بینی ومە کاتێک کە فڵان حزب لێرە بۆ ڕووی لە سلێمانی بۆ کە فڵان حزباتە ڕووی داوەتەوە مەسیف ئەوانە ئەو خەڵکە هەوەسخواز و هەوەس بازانەنە کە لە هەر شوێنێک ڕۆژ هەڵات لەوێ ڕووی خوێن دەدەن بەڵام خەڵکێکی مەبدەئیش هەیە لەگەڵەوە خەڵکێکی زانستی شەیە لەگەڵەوە خەڵکێکی بەتوانە شەیە لەگەڵ ئەو مەبدەئی خۆی پاراستووە زانستی خۆی پاراستوە کە فاتی خۆی پاراستوە بەڵام لێت ناشارمەوە هەتا ئەو ڕۆژی لەگەڵدا بێ ئەو خەڵکانە بە تاقی تەنها لە وڵەکانی خوێنەوە لە تاقیەکانی خۆیانن هیچ کایەکی ئەو سیستەمی هەرێمی کوردستان لەبەردەستی ئەوان نییە دەگەڕێمە خزمەت کاک سامان ئێوە بێگومان لەگەڵ هەندێک لیژنەی پەرلەمان لەسەر ئەو بابەتانە دانیشتن دەمەوێت توێگەیشتنی ئەندامانی پەرلەمان کە 2000 ئەوان دەبێت پاڵپشت بن بۆ جۆرە بڕیارێک یان جۆرە یاسایە کە دەربکرێ بۆەوەی سیستەمەکە لە یاسایەکەەوە دەست پێ بکە تێگەیشتنی ئەوان چۆنە لە بابەتەکە بەڵێ دەبێت باس لەوەی کە مامۆستا محەممەد ئێستا باس لە گۆڕانکاری دەکەین یان لە زانکۆکان دەکەم بەسمان نییە زانکۆ بگۆڕ یانی هەر زانکۆ ئەو ناوەندەیە وەکو خۆی دەمینێتەوە بەڵام شێوازی ئەو سیستەمە کە هەیە پێویستە بڵێن ریفۆرمی تێدا بکرێت بڵێن چا بکرێتن وە حەز دەکەم باسی ئەو خاڵەش بکەم باسی پرۆسی بڕیاردانمان کرد لەسەر زانکۆکان ینی بابەتەکەی بە تایبەتی برێن بودجەی زانکۆکان دەبی خۆیان بودجەی خۆیان ینی شێوازی نووسنەوەی چۆن ئەو پارە سەرف دەکەن چکە ئێستا لێرە حیزبەکان ئەمەیان کردێتەوە بەهانە ینی جۆرەك بەکاری دێنن تەنها برین ئەو زانکۆکان تەنها بودجەی تەشغیلیان هەیە جۆرەك هیچ بودجەشیان هەیە سەبارەت بە توێژنەوە چکە زانکۆکانیش گلەییان هەیە سەبارەت بە حکوومەت و پەرلەمان و ئەو بودجەی کە تەرخان کراوە بەشی توێژینەوە ناکاتن چکە لێرە تەنها زانکۆکان بڵێن بچوو کراتەوە لەسەر تەنها بڵێن وانە وتنەوە حتا مامۆستایەکانیش ینی مامۆستایەکانیش گلەییان هەیە تەنها وانە دەڵێنەوە ینی هیچ شوێنێک نییە بۆ سنتەری توێژینەوە برن توێژینەوەکان کاریگەریان بێ ئایا حکوومەت تا چەند مەبەست توێژینەوە بەگشتیان توێژنەوەی قوتابیانە کە بۆن منە لە قۆناغی چواری زانکۆنیان دوی پەیمانکان دەبێت ئەوانە چ بەشێکن بڵێ ئەمەوەسمان توێژینەوەی زانکۆکانە ینی ئێستا بۆن منە سەیری بکەین حکوومەت زۆر ڕاوێژکار دێنێ لە دەرەوە ینی یان توێژنەوەکانی دەرەوە دێنیان هیچ متمانی بە زانکۆکانی خۆمان نەداوە ینی زۆرێک ئەو توێژنانە بێتن لە وڵاتی خۆی بەکاربێت لە ئابوووریە لە اقتصادی لە هەموو ئەو بابەتانێکە پەیوەندیارە باوێ وە سەبارەت بە ئەوەی کە ئەمە پەیمان باشە زانکۆکان ینی زۆرێک لە یاسا ڕێک بخرێتەوە ئێمە کارمان لەسەر پرۆژەی نوێنەرایەتی کردە لە ناو زانکۆکان پێمان باشە بەر لەوەی باسی و پرۆژەکە من حەزم لێ ینی تەکلیسەوە دەکەمەوە ڕۆیایی ئەندامی پەرلەمان و پەرلەمانتاران سە بابەتەکە بزانم چکە زۆر جار هەندێک بابەت هەیە کە گرنگیشە ڕەنگە بە پێچەوانەوە ئەندامی پەرلەمان ببینی زۆر گرنگی پێنەدا مەبەستمە ئەگەر لەگەڵ لیژنەکان لەگە ئەندامی پەرلەماندانی چەندە بەخەمی بابەتەکەون بڵێ ئێستا لە پەرلەمان وەکو ئاگادارن لێژنەی خوێندنی باڵا هەیە کە ئەوەی ئەوەندە ئێمە چونە لایەن زۆر ئاگادار نینە لە کێشەکان حتا زۆر جار حکوومەت کاریگەری هەبووە لەسەر لێژنەکان هەرچەندە برێن پەرلەمان شوێنی تەشریعی و لێ پێچینەوەیە هەتا ئێستا نەماندێتە سەرۆک زانکۆیەک ینی کەمترین لێپێچینەوە کە کرابی پەرلەمان کردی لەگەڵ
زانکۆکان نەیکردووە یانێ تا ئێستا سەرۆک زانکۆیەک لێپێچنەوەی لەگەڵ نەکرێت هەتا ئێستا وەزیری خوێندی باڵا لێپێچنەوەی نەکرێتەوە هیچ دەست پێشخەریەک نییە لە برێن لە پەرلەمانێک بچی برێن جۆرێک لە یاسا برێن سەبارەت بە ڕێخستنەوەی زانکۆکان بکرێتن ئێمە پێمان باشە هەتا ئێستا ئێمە وەکو ڕێکخراوی چاوی زانکۆ چوینە لایەن کە پێمان باش بوو سیستەمی نوێنەرایەتی ناو زانکۆکان ڕێک بخرێتەوە چونکە ئەو دەستێوەردانەی کە دەکرێتن لە زانکۆکان بەشێکی لە ڕێگای ڕێکخراو خوێندکاری باسی سیستەمی نوێنەرایەتی کە زۆر تاکیدی دەکەوێت پێم وابی بابەتێکی گرنگ کاک زۆر بابێ خزمەتت ئەویش لەسەر ئەو بابەتەی کە بۆ نمونە لە وڵاتانی پێشکەوتوو مامۆستایانی زانکۆ ڕۆشنبیریان ئەکادیمیەکان ڕۆڵی باڵیان هەیە لە دروستکردنی بڕیاری سیاسی لەو پەیوەندیانەی کە لە نێوە خۆ دروست دەکەن لەگەڵ پەیوەندی دەرەوە زارێت لەو بابەتەوە دەست پێ بکەم ئایا مامۆستایانی ئێمە لە زانکۆکان ئەو ڕۆڵ و توانیان نییە کە دەست پێشخەر بن یاخود بابەتێک لەو شێوەڕێی بخەن پێشنیار بدەنە لایانی پەیوەندیار کە فەرموو لەسەر ئەو بابەتە گفتوگۆ بکەن و ئەو بابەتە لە ڕووی سەرکەوتن و سەرکەوتن بەدەستێن بەپێی توێژینەوە کە بکرێت وڵام من چونچی مامۆستا زانکۆمورێردا نشتم بەرامبەر هەندێک قسەش بەپرسیار دەبم بەڵێ لەو قسانە کاک سامان ینی من دەبێ تازەحمە بەرسان دەبن بۆ خۆم هیچ بەرپرسیارەتێکیشم نییە و هیچ ینی هەندێک قسە دەبێ ئاگامان لەبێ ئێستا زۆربەی زانکۆکان سەنتەری توێژینەوەیان هەیە زۆربەی مامۆستاکانیش ملزەمن بۆی کە توێژینەوەش بکەن ئێستا بجەیەکیش دانراوە بۆ توێژینەوە لە زانکۆکان بەڵام ئێمە بۆ خۆمان دەکۆ مامۆستای زانکۆ لێ رازی نین من بێک قسە ینی ئەو قسانەی تایبەتمەندم بە چێ حەقای ئەو قسەی لەسەر بکە ئەوە یەک مەثەلەی پەرلەمان ئەندام پەرلەمان ئەوانەیە من دەزانم لیژنەی پەرلەمان و ینی خوێندنی باڵا و پەروەردە کۆمەڵێکیان هەر مامۆستای زانکۆ بوون ئێستا کە لەوێنەوە کۆمەڵێکیان سەر بە پەروەردەنە مافی ئەویان نییە لێ پیسنەوە بکەن لە عمیدیان لە زانکۆیان مافیان نییان چونکە مافی ئەوان هەیە دەبێت وەزیر لەگەڵ وەزیر و ئەوانە بکەن دەسەڵاتەکان محدودن دەسەڵاتەکانیان دیاریکراون مەبەستم چیە ڕاستەخۆ ناتوان تەداخل بکەن چونکە ئیشی تەنفیزیە عەلا کول بەشێکیان لە ئەندامانی پەرلەمان خۆیان مامۆستایانی زانکۆ بوون کە دەبێت ئەوە خۆیانە ئوستاش تەناوتم بۆ بزانین ینی هەر بەکو مەبەستمە ینی باشتر درک بەو بابەتە بکەن من نازانم ئەوان کە بڕاستی من سەردانێکم کردن لەگەڵ لیژنەیەک لە زانکۆیەکی دەرەوە کە برادر من زۆر شارەزای کاریان نیم بەڕاستی نامەوێت قسەیان لەسەر بکەم بۆ قسەی جەنابەت قسەیەکی دیکەشم هەیە ینی ئەوەی کە مامۆستای زانکۆ دەتوانێت یان ناتوانێت ئەوە بکە یان ناوەندەکانی زانکۆ دەتوان ئەوە بکەن یان نەکەن ئێمە یەک گرفتی زۆر گەورەمان هەیە گرفتەکەش ئەوەیە ئایا سیستەمی سیاسی ئایا دوای دەبێتە کۆمەلگا ئاعترافی بە زانکۆ کردووە زۆر مهمە ئەوە کە دەڵێ ئاعترافی پێ کردو ئێستا گەور بە پرسیار چۆن ئاعترافمان نەکردووە زانکۆمان دەنا نەخێر ئاعترافت نەکردووە ئەگەر ئاعترافت بکردبایە لە هەر گیر و گرفتێک کە تۆ تووشت دەبێت دێتەوە سەنتەرەکانی توێژینەوەکانی زانکۆکان عەرزی گرفتەکە دەکەیت چونکی ئەخیران توێژینەوە ئەو دەستکەوتە گەورەیە کە بەرهەمی عەقڵی پسپۆران و ئەکادمیانە بۆ چارەسەرکردنی قەنەعەتەی کە توانە هەیە توانای توێژینەوە هەیە قەنەعەت بفەرمە ئوستاذ توانای زانکۆکانی ئێمە توانای ئەکادمیستەکانی ئێمە هیچی کەمتر نییە لە توانای ئەکادمیستەکانی هەموو دنیاە بگرە من پێ دەڵێم بە تواناتریشن و ئەوەش سەلمێنرایە وەختێک کە ئەکادمیستێکی ئێمە دەچێت لە زانکۆکانی دیکە ئیش دەکات چۆن ئیبداع دەکات چۆن پێشکەوتن بەدەست دەخات زۆر لە ئەکادمیستی ئێمە ئێستا خەڵکی گەورن لە زانکۆکانی دنیاە دەگەڕێنەوە سەرەوە گرفتەکە لە سیستەمەکە لە نەبوونی معنەویاتە معنەوی زۆر گرنگە من هەمیشە وا دەڵێم مەثەلەن ئێستا لە مەملەکەتی ئێمە صۆفیگەریتی هەیە طریقەت هەیە شێخ هەیەوەنا ئەگەر ئەو سۆفیە خۆی متەئەسر نەکا بە شێخەکەی هەرگیز شێخەکە ناتوانێت کاریگەر لە سۆفیەکە ئەنجام بدا ئەوەش وایە لە سیستەمی زانکۆ ئەتوێت لە ئێستارە بە من بڵی زانکۆ هیچ نییە زانکۆ بەرهەمی نییە زانکۆ پەروەردە ناکات زانکۆ يعني اصلا لمعنويات زانكو درا او لمعنويات مامۆستای زانكو درا امن لو كورش باسم بيكر باور بك اسا بين تركيا وايران وسوريا والعراق اگر براور بك خلق من اسا لو سيطره الروما السليماني لسيطري خومان فرق لقى سيطري كركوك عرب كان ليه وقت لسيطري خومان طلي مامۆستای زانكو نوعك تقديرك وقتي دتسيلا عرب كان طلب تقديرك زور قورترا عرب كان او مساله معنويه اگر تو خطوك كايتش سياسي متاثر نكاي بو معنويته دوات تعميمي نكاي بو كوملغا بتاكيد كاريگري نابي او قليه لو سرچاوي نگرتوا كقطابيه چي زانكو دواي اوي 4 سال لزانكو دخوينه
کە پرسیانیان لێکردی فێربووی زۆر بە سادەیی و بە ئاسانی دەڵێ هیچ ئەو قوتابیە لە ڕکان ئەگەر بڵێ هیچ فێر نەبوومە دەنا شتێک ئێستا من کە لێرە قسە دەکەم بە چ قسە دەکەم من لە زانکۆ فێر بوومە و لە زانکۆش هاتوومەتەوە ئێرە و خۆشبەختانە من بەکەلۆریۆس و ماستەر و دکتۆرایشم هەر لە زانکۆکانی هەرێمی کوردستان بووە هەر شتێکیش دەزانم ئێستا چەندان توێژینەوەشم هەیە لە بواری پسپۆری خۆم و بەردەوامیشم لە توێژینەوە ئەوە ڕەنگە لە جاری واش هەیە کە تۆ یعنی لە ڕقان وا دەڵێ بەڵام دواتر کە پرسیارێک من ئەگەر ئەو قوتابی من بێ دانیشتم پرسیاری لێ بکەم عقلی لاوەعی بەگەڕ بخەم دەتوانێت هەموو علم و معرفەتەکەی بین مەگۆڕێت دەزانم کو دەزانیان نازانێت ڕەن خانوای گوتووە بەڵێ دەتوانێت هێشتا بڵێن ئەو قوتابی من تەخەرج پێ دەکەم هێزا سیستەمی بۆدانە ناوە چی لێ بکات چۆن بەگەڕی بخە ئەوە مهمە بەڕاستی ینی دیسان دەینەوە سەر گرفتی سیستەمەکە کە دەبێت بە شێوازێک بێ بە شێوازێک ڕێ بخرێت کە قوتابیەکە دەرچوو نەڵێ هیچ مەسەلەن من لە وڵاتی تورکیایە لە وڵاتی تورکیایە دوای کە خەڵک تەخەرج دەکا خەڵک دامەزرێ دواتر سیستەمێکی ئەلانکردنی دامەزراندنیان هەیە منهەجێکیان هەیە تدریب و امتحانێکیان هەیە بۆ ئەوی خەڵکێک ئەگەر ئەو منهەج و امتحان ئەوەی کرد دادەمەزرێ نە تەزکیە دەخوا نە خزمایەتی دەخوا نە فڵان نەفڕ هیچ ناخوا ئەو قووەتە دەخوا کە دواتر بەدەستی هێنا و پێی ئیشی دەستکەوت باش کاکسەمان ئەو سیستەمی نوێنەرایەتی کە باز دەکەی ینی لەکوێدا دەتوانێت ڕۆڵی زانکۆ بەشێک لە ڕۆڵی زانکۆ بگەڕێنێتەوە کە زۆر باس سیستەمی نوێنەرایەتی زۆر باسی دەستی حیزب دەکرێت لە نێو زانکۆکاندا بڵێ سەبارەت حتا باسی سەربەخۆکردنی زانکۆکان کرد مامۆستا دکتۆریش باسیەوەی کرد کە جۆرێک لە مامۆستای زانکۆ باسی توێژنەوەی کرد کە دەتوانن توێژنەوەکەن بەڵام بەشێکی دەگەڕێتەوە سەر گرفتی ئەوەی ئەو مامۆستای زانکۆیانە زۆرجار بە مەحسوبیەتدا دەدرێت ینی لایەن بڵێن حیزبەکانەوە سەرۆک بەشەکان دانرانەوە بەشێکی دەستێوەردانی حیزبەکان لە ڕێگای مامۆستایانی زانکۆیە هەندی جار ینی ئەجندای حیزبەکانی خۆیان دەخەنە ناو زانکۆیەکان و بەشێکیان دەگەڕێتەوە سەر ڕێکخرا و قوتابیەکان بەش هەمان شێوازی بڵێن حیزبەکان بڵێن کار دەکەن لە ناو زانکۆکان یان ئەوەندە گلەی و گازندە دەکەن و ئەوەندە گلەی قوتابیەکان دەگەین و یان حتا ئەو نوێنەرایەتە زۆر جار بووتە هۆی پاشکەوتنی قوتابیانە قوتابیەکان نەیانتوانیوە ڕۆڵی خۆیان بجێڕن کە ئێمە پێمان باش بۆ یان ئەو نوێنەرایەتە بێتە هۆی قوڵکردنەوەی دیموکراسی تەنە حتا ئەگەر باسی ئەوەی بکەین کە قوتابی کە 4 ساڵ دەخێنێ بۆ فێری هیچ نابێت بەشێکی دەگەڕێتەوەی کە قوتابی تەنها وەرگرتنی زانیاری نییە دەبێت قوتابی بێتە کەسێکی داهێنەر فێری بیرکردنەوەی ڕخنەگرانە بیتەوە بتوانێت چۆن شیکردنەوە بۆ شتەکان کە یانی حتا بڕێن تقریبان ئەگە پۆلین کەندەبی بابەت یەکەم فێری وەرگرتنی زانیاری بیت پاشان فێر بکرێتن چۆن شیکردنەوە بکاتن دواشان هەڵسەنگادن بکاتانەوە سیستەمی نوێنەرایەتەکە بە شێوازی بێ بڵێ نوێنەرایەتەکە ئێمە چەند وەکو بە پرۆژه یاسا چەندین ڕەو و پێشنیاری لەسەرە کە نوێنەرایەتی ڕێک بخرێتەوە ئێمە پێناسی هەموو ئەرک و مافەکانمان کرد بەشێک لە کێشەی مامۆستایان و قوتابیان زانکۆ کە پەیوەندی نێوان ئەو کێ ئەوەیە کە بڵێن قوتابی زانکۆ مامۆستایەکانە نەبوونی نەزانی ئەرکە ینی نازان ئەرکیان چیە مافیان چیە ئێمە هاتیینەوە ئەو ئەرکانەمان هەموو ڕێخستێتەوە پێوەرماندانەوە بۆ ئەم نوێنەرایەتەیە کە مافی تەواو دەداتە هەموو قوتابیەکان بە یەکسانی بێجیاوازی ڕەگەزی و دینی یان بەشێکیان ئێمە ڕەگەزی مەی نەماینێتە پێشکە پێماوە وایە زانکۆ گەورەترین شوێنی معریفیە کە دەتوانین تۆڕوانینی هەم کۆمەلگا هەم گەنجان بگۆڕێ سەبارەت بە مێینەوە مافی برێن یەکسانی دەداتە هەمووانەوە پرۆسەکە تەواو بەردەوامە یان ئەو پرۆسە پێشناکە ئێستا منێن حتا نوێنەراتی کە هەڵبژێتە 2000 بزانام 4 بووە ناکرێتن لە 2004 تۆ پرۆسی هەڵبژاردنەکەت کردبی ئێستا نەیبیکەوە من قوتابی مافم هەیە نوێنەری خۆم هەڵبژێتمەوە دوای فێرە شێوازی دیموکراسی نوێنەراتی دەبێت شێوازی بڕیاردان دەبێت من دێپێچنەوەم حەقا بتوانم لێ قوتابیەک بتوانم لێ پێچنەوە لە نوێنەرەکەم بکەم بتوانم لای بدەم ئێمە هەموو ئەو شتانەمان لەو پرۆژە یاسایە ڕێکخرێتەوە تەواو دەبێتە برند قوڵکردنەوەی دیموکراسی دەبێتەوە ینی قوتابیان تەواو دەتوانن لە ڕووی ئەکادیمی و زانستیەوە ینی تەنها ئێمە نین نوێنەراتی لە تەنها لە بابەتی گلەی و گازندە لە مامۆستای حتا زۆردا ئەو کێشەش دروست دەکەن ینی ئێمە دەبینین نوێنەراتەکان هەنجار بەکار هاتوونە حتا لە دژی وەزیرێک بەکار هاتوونە لە خۆپشاندان کرا ئەوانە قوتابینە هەندێجار دێنە زانکۆ لە ڕووی فکریەوە تەواو نینە یان هێشان بڕیاری خۆیان نەدایە ئەو نوێنەراتە بەکاریان دێنجا بۆ حیزب بێت یان بە هەرمە بەستەی بێت
بۆیە دەبێت نوێنەرایەتی تەواو سەربەخۆ بێ تەنها ینی خەمی قوتابی بێت و لە پێشخستنی زانست و قوتابیەکان بێت بتوانێت دیبیتی زانستی بکەن دیبیت برن لە ئەکادمی هەموو بابەتەکانی کە لە زانکۆداگرین کە بیکەن. باشە کاکتۆر ڕەنگە قوتابیەک هێشتا لە قۆناغی بنەڕەتیدایە ئەو بارودۆخی برایەکەی کە لە زانکۆ دەرچووە دەبینێت کە بێکارە و لە زانکۆش دەرچوو و تواناشی هەیە مەبەستمە بڵێم بەشێکی ناومیدەکانیش لەوەیە هەندێک یان زۆربەی ئەو بەشانی کە لە زانکۆکانی ئێمەداهان بەپێی بازار بەپێی بازارکاری ریفۆرمی تێدا نەکراوە یعنی چەندە ناومێدیەکان و ڕۆڵی زانکۆ لەوەدا کەم بۆتەوە کە قوتابیەک سەرنجامی خۆی لێ دیارە کاتێک لە زانکۆ دەرچوو دەبێت بەردەوام بێ لە پێش ئەنجومەنی وەزیران و پەرلەمان داوای مافی خۆی بکە کە دابمەزری بۆ بابەتەکە من یەک تۆز باسی نوێنەرایەتی قوتابیان بکەم ئەو جا بێمەوە خزمەت جەنابەت نوێنەرایەتی قوتابیانیش وەکو کۆی بابەتەکە تێک دراوە قوتابیان چیلێکی زیندوونە من هەمیشە وەکو ماڵێک زانکۆ ئەگەر ماڵێک بێ قوتابیانیش با چین و توێژ جیاوازەکان بە ڕەگەزی جیاواز منداڵی ئەو ماڵن بۆ خۆیان مافی خۆیانە کۆمەڵەیەک ڕێکخراوێک شتێک دروستکەن بۆ ئەوەی هەم تەنزیماتێک بکەن مەثلا من کاتێک کە پەیوەندی بە 50 تەلەبەوە بکەم فەرقی لەوەی پەیوەندی بە قوتابیەکە بکەم وەکو مامۆستایەک ئەوە بۆ تەنزیمی ئیشی ڕۆژانە دواتریش هەندێک چاڵاکی و خۆبەخشیش ئەنجامەدەن لەوێ کە هەموو ڕێکخراوێک ئەو کاران دەکات دوای ئەوەش هەندێک مافی خۆشیان داوا دەکەم بۆ نمونە دەرماڵەیان نییە داوای دەرماڵە دەکەم بۆ نمونە هۆڵەکانیان گونجاو نییە داوا دەکەم بۆ نمونە بەعزە قوتابی خارجیە داوای ماڵێکی شایستە و بەشناوی خۆیەک شایستە دواتر دەچێت لە خێرخوازی لە دەوڵەت لە فڵان هەندێک مەعونات و هاریکاری و خواردن و شت دێنێ بۆ ئەو قوتابیان جاریوە جلوبەرگ دێنێ جاریوە سەدرریە دێنێ جاریوە قەڵەم و دەفتەر دێنێ بەڵام بەداخەوە کاکە وتی نوێنەرایەتیشان تێکداوە بۆ تێشان داوە من کاتی خۆی لە هاوارم گرتم بابەجان تو ئەگەر عایلەیەک بی ئەگەر گرنگی بە منداڵێک بدەی منداڵەکەی تر ئاخر تووشی حرمان دەبێت لە بەرامبەری چۆن دەبێت ئەوە لاسار دەرێت زمان درێژ دەرێتێ ئەوەش هەست بە کەم کورتی و بە ئەوە دەکە زۆر جاران ڕێکخراو قوتابیەکان لە ئەرچی خۆیان دەرەچن یعنی وا دەزانی کە تەعامل لەگەڵ منی مامۆستا دەکەوە دەزانانی ئەو گەورەترە لە من بۆکو خۆم تااقەتی ئەوم هەیە ڕایگرم بەڵام مامۆستایەکی تر تااقەتی نییە ڕایگرێ ئەوەش حاڵەتێکی زۆر خراپە یعنی زۆر خراپە ئێمە ئەوەندە تەنازڵمان کردە دابەزین لەزم نشی دامەزراندن و کار جارێ من پێم خۆش ئەو گەنجە چاولە و کەسە بک کە بڕوانەمی بەدەستێ ناو ئیشی دەستکەوتەوە پێش ئەوەی داوە یەک دوو من هەمیشەوا دەڵێم ئەگەر ئەو کەسەی کە بڕوانەمی بەدەستناوە ئەگەر دەست جێڕی بکە ئەگەر سەوزە فرۆشی بکە ئەگەر هەر کارێکی دیکە بکە زۆر باشتر لەوە دەیکە کە بڕوانامەینە چونکی فێری ئەتەکێت بووە فێری ئسلوب بووە فێری پەیوەندی بووە فێری زۆر شت بووە لەگەڵ هەموو ئەو قسانە کە من دەیکەم کە من باوەڕم وایە کە وڵات دەبێت سیستەمدانێ ئەمنیش تەکید دەکەم کە ئەو وڵاتی خۆمان مەسەلەن حکوومەت یاریێمی کوردستان ناتوانێت هەموو ئەو کەسانی کە لە زانکۆ دەردەچن دایان بمەزرێنێ و موچیان بداتێت بەڵام بۆ قسەکەم بەغەڵەت بەڵام خۆ دەتوانێت کارگە بێنێ خۆ دەتوانێت بازاری کارەمە پێداکاتی زانکۆی لەو وەختەوە کە باس کرد مامۆستای زانکۆی لە ناو زانکۆی و لە کایاکەتای تا ئێستا بووە حکوومەت لەگەڵ زانکۆکان لەگەڵ ئەوانی کە پەیوەندیان دابنیشێت من پێویستم لە دەستی کار بەوەیە وڵات پێویستی باوەڕ بکە کامە پسپۆری کە تۆ زۆر پێ خراپە لەو هەرێمی کوردستانە هێشتا لە هەمان پسپۆرە خەڵکمان کەمە بەڵام دوو گرفتی گەورەیە گرفتی یەکەم ئەوەیە کە وەزائیفەکان پڕکراونەتەوە بە خەڵکێک کە ئەهلیەتیان نییە ئەمە ناڵێن حکوومەت بودجەیەکی زەبەلاحی بۆ موچە دەڕوا بۆچی دەڕوا خەڵکێکی زۆر کە بڕوانامەی نییە کە ئەهلیەتی نییە کە لێزانانی نییە لەسەر بودجە حکوومەت کراوەتە موچە خۆر حەقی چێ دەخوا حەقی ئەوانە دەخوا کە لێزانە و موچەی ینی کار دەزانێ و گەنجە ئەوە یەک دوو لەگەڵ ئەوەش دەبێت ئەو حکوومەتە بێ ئەو بڕوانامانە تەنزیم بکە ئێستا بۆچی خەڵک هەمووی حەزی لە بەشی پزیشکیە بۆچی مەسەلەن بەشی ژمێریاری ڕغبەتی لەسرە بۆچی بەشی قانون ڕغبەتی لەسرە لەبەر ئەوە بڕوانامەکانیان پارە دەکا بۆ بڕوانامی پارە دەکا بۆ نمونە کەسێکی ژمێریار دەتوانێت بڕوانامەکەی مەجبورە کەسێک کە شریکەدا دەمەزرێنە دەبێت کەسێکی ژمێریار بێنێ شەهادەکەی بێنێ لەگەڵ خۆی ئیش بێ بکە و دەبێت کەسێکی قانونیش بێنێ لەگەڵ خۆی ئیش بێ بکە بەشە پزیشکەکانیش لە نەخۆشخانە و لە فڵان کە بارێکی زۆریان بۆ کراوەتە چ لە نەخۆشخانە ئەهلیەکانە چ لە شوێنەکانی دیکەی کار بکەن ئەی بۆ بەشەکانی دیکەوانە بێ بۆ مەثەلەن
بەشە کۆمەڵناسیەکان بۆ ڕێکخراوی کۆمەڵناسی بۆ منەظەماتی کۆمەڵناسی نانی توێژنەوەیان پێ ئەنجام بدەیت پاریان پێ بدەیت بەشە زمانیەکان بۆ ئەکادمیە زمانی ئەهلیدا نامەزرێنی کە لە زمان ئیش بکەن کاکتۆ بەم قسەی لەسەر بەردەوام باشە با قسەی لەسەر توێژینەوەش بڵێ باشە قوتابیێکی زانکۆ لە قۆناغی چوارەم توێژنوێک ئەنجامدا بەڵام دڵنیایە لەوەی توێژینەوەکەی لە سەرڕەفەکانی زانکۆ دەکەوێت ئەو توێژینەوانە کاکە هەموو خەڵک بزانێت نابشتان بزانن ئەو توێژینەوانەی کە بە قوتابی زانکۆ ئەنجام دەدەین توێژینەوەیەکی حەقیقی نییە توێژینەوەیەکی مەجازیە سەرەتای فێرکردنی قوتابی بۆ توێژینەوە هیچ زۆر جاران ئەمە استفادە لێ دەکەین دەتوانین بڵاوی بکەینەوە چاژیکەین بەڵام بەعامیش بەعام ئەو توێژینەوە فێرکردنی قۆناغەکانی سەرەتایی ئەنجامدانی توێژینەوەی ئەنی لەمە دووە ئەو کەسە ئەهل دەکرێت بۆ توێژنەوە ئەنجام بدرێت تا ئێستا ئەهل نەکراوە بەڕاستی باشە من تەمەنا دەکەم لە ئێستا لەو سیستەمە نوێیەکە کەسەوی بۆڵۆنیا لەمە دووە ئەو سیستەمە لە هەر لە بدایەت ڕا قوتابی فێری ئاخافتن و فێری ڕیپۆرت نووسین و فێری سیمینار حاضرکردن و نمرێکی زۆریشی لەسەر فێر دەکات بۆی کە دواتر تەخەڕوز دەکات ئەو قابلیتانەی بەقوتر بێ من لێرە مەبەستم ئەوە نییە دیفاعی ڕەها لەو سیستەمە بکەم بەڵام مەبەستم ئەوەیە بەڵێ حکوومەت دەتوانێت بە سیستماتیک ئەو کەسانێک کە تەخەڕوز دەکات کاریشان بۆ دابین بکات هەر حەز دەکەم مامۆستا سەبارەت بە ئەو توێژینانەوە دەکرێتن ئەگەر یعنی وەکو بڵێم میجازیان سەرەتاییە دەکرێتن زانکۆکان گۆڤاری زانستی خۆیان هەبێت و بڵێن پێگەی ئەلکترۆنی خۆیان هەبێت بتوانن لە پێگەکان بڵێن ئەلکترۆنیان هەموو زانکۆکان پێگەی ئەلکترۆنی خۆیان هەیە و بەحسیشی لێ بڵاو دەکەنەوە مجللی ئەلکترۆنی خۆیان و کۆپیشانەی بەحسەکان بڵاو دەکەنەوە بەڵام چونکی بەحسەکان مستەوایان خراپە لەو خراپە لە بەرەوەی فێرکاریە بەحسێکی فێرکاری جیاوازە لە بەحسێکی ڕاست با من ئەو پرسیارە دووبارە بکەمەوە چەندە بەشەکانی ئێمە لەگەڵ بازاردا یەک دەگرێتەوە چکەوەیە من شارەزان بۆ نمونە بەردەوام ساڵانە لە وڵاتی پێشکەوت و ڕیفۆرم لە بەشەکان دەکەیت چەندە بازار پێویستی بەو جۆرە پسپۆڕی و لێهاتوویە هەیە جگە لەو پسپۆڕیە بەردەوام و سابتانەی کە لە زانکۆکان هەیە بەڵێ سەبارەت بە باسی ئەومان کرد زانکۆکان ڕۆلی زانکۆکان ئێمە ناکرێتن زانکۆکان بینە مستەوای بازار ینی زۆرێک برێن ئەمە تەنها پسپۆری کە بازار داوای پسپۆریانەی کرێمە تەنها پسپۆریانە بێڵن چکە زانکۆ ئەرکێکی ئەوی کە باسمانکە گەورەتری هەیە ینی ئەمە ئەرکانێک خۆی کە گوتمان لە سیاستی داڕشتن و سیاستی دەوڵەت دەبێ هەموو پێداویستەکان هەبێ بەڵام بە جۆرەی پسپۆری بازارش دەبێ قوتابی و ینی گەنجان ئامادە بکاتن سەبارەت بە پسپۆریانە زۆرن ئەمە دوو خاڵ لێرە باز دەکەم کە بەشێکیان وەرگرتنی ژمارەیە تۆ ناکرێتن بچی کۆمەڵە قوتابیەکی وەگرێسە بۆ نمونە لە زانکۆی سلاحەتین تەنها پێویست بە 200 ئەندازیاری شارستانی هەیە تۆ یان لە زانکۆ پزیکی پێویست بە 200 دکتۆر هەیە تۆ پێویست ناکات بچیت لەبەر هەتا خەڵک لێ درازی بێتن و حیزبەکان لێ درازی بن بچی 300 یان 400 چکەوە دەبێت کەڵکەڵە دەبێتن لەسەر حکوومەت دەکەیت هەنجین ئەوە خراپەی زیاتر دەبێت و تۆ دەبێت بە جۆری پسپۆڕێکەکەت و حتا ئەو پسپۆریانە لێرە چینە کە پێویستن کە بازار داوای دەکەن بە تایبەت ئەمە دەبێت چۆن ڕێک بخرێتەوە لە زانکۆکانی برێن کوردستان سنتەری هەلکاریانەیە ئەم سنتەری هەلکار هەتا ئێستا بزانم زۆر ئاکتیو نینە ئەنی ئەوانە دەبی ساڵانە کۆنفرانس بکەن و بگەڕێن لەگەڵ کۆمپانیەکان تەسیقی تاوی لەگەڵ کۆمپانیەکان هەبێ بتوانن قوتابیما کە زانکۆ تاوا دەکەم منداوانی نەتوانن لەگەڵ کۆمپانیەکان تەنسیق بکەم کاتمە زۆر کەمماوە با دووە پرسیار لەسەر چارەسەریەکە دەکرد لێ بکەم کە لەسەر ئەو بابەتانەی باسمان کرد چارەسەریەکە لەکوێدا دەبینەوە بەڵێ هەروەکو سەرەتا باسم کرد دەبی ڕیفۆرمەکی ڕیشەی بکرێتن لە شێوازی داڕشتنەوەی زانکۆکان لە هەم لە هیکەل و هەم لە پرۆسی بڕیاردان و زانکۆکان تاوە سەربەخۆ بکرێن خۆیانەوەی کە باسمان کرد خۆیان بتان لەگەڵ کۆمپانیەکان و شەریکەکان و هەموو ئەو لایەنانە کە پێویستیان بە زانکۆی خۆیان داڕشتنەوەی شێوازی زانکۆکان بۆ شێوازی بەڵام مەبەستمان نییە سەربەخۆکردنی ڕەها بێتن پێویستە وەزارەتی خوێنی باڵە تەواو بڵێن تون بێ ینی لێپێچینەوە بکاتن لەسەر زانکۆکان کە شێوازی بچیان کوت سەرف کردووە چۆن پرۆسی پێشکەوتن و پرۆسی توێژینەوەکانیان بە چلایانێک دەبێتن و مەبەستمانە ئێمە حتا باسی چاکسازیشمان کرد مەبەستمانەوە نییە زانکۆکان بگۆڕدێن پێویستە ئەو فۆرمە و ئەو شێوازی وانەوتنەوەی کە ببێت ئەوەی قوتابیەکی تەواو داهێنەر لۆ دروستکات قوتابیەک بتوانێت پێشەنگ بێ بۆ کۆمەلگا نەک کۆمەلگا ئەو قوتابی ئاراستە بکاتن بەڵێ دوا پرسیارم
ڕەنگە هەر کاتێک باسی چاکسازی بکەین ئێمە لە هەرێمی کوردستان زۆرێک لە ڕۆژبینیمان پێوە دیارە بەهۆی ئەوەی کە ئەزمونمان هەیە لە بابەتی چاکسازی بەڵام شتێکی مەحاڵە ئێمە چارەسەریەک نەکەین بۆ بابەتە ئەوەش هیچ شتێک نێ بەنای مەحاڵ بە تایبەتی مادەم کەرسەکان حازرن تەنها پێویستی بەیەک ئیرادەی بەسیط هەیە ئەو ئیرادە هەبێ هیچ مەحاڵ نییە کەرسەکان حازرن ئامادەجی حازرە خەڵک حازرە سیستم حازرە وڵات حازرە هەموو شتێک حازر تەنها یەک ئیرادێک گسکەیدا ئیرادەکەش ئەوەیە تۆ خۆت پێ گەورەبی مەسەر حزب دەسەڵاتەکان خۆیان پێ گەورەبی گەورەتر لەوە بیر بکەنەوە کە لە وجە نەزەری حزبی خۆیان دەکەوەکو گوتم مەسەرەن بۆ خوێندنی باڵا باوەزیری خۆی بی دواتر کاکە مدیر عامەکانیش ئیخۆت ئەوای ناوەزارت ئەویش قینە بەڵام دواتر زانکۆکان و بەشەکان لێگەڕێ بە کەفاەتەکان بێن دوایە بودجەیەکی سەر بەخۆی بۆ دابنێ هەموو کەرستەکان حازرن بەڕێی من بە وەختێکی زۆر کەمیش بەرە پێشنیش زۆر گەورە دەشتوانانی وەکو کاکەوتی ئەو سنتەرانی کە ئێستا خۆشبەختانە کراینەوە یعنی دەستپێک هەیە دەستکرایە بەڵام هێشتا بەڕاستی بەدڵی من نییە من وەکو کەسێک کە لە خارجی حزب دەسەڵاتەکان ئیش دەکەم لە ناو زانکۆکان بەدڵی من نییە من هێشتا خۆمی لە ناو نابینمەوە دەبێت منێک کە لەگەڵ ئەو نیمە لەگەڵ حزبەکە ئەوێ خۆمی لە ناو ببینەوە باوەڕم پێ بێ لەگەڵی بڕۆم ئەو زە دەتوانین بێکەوە دوو خاڵ هەیە یان دەبێت ئیرادێکی بەهێزە بێت کە حکوومەت و پەرلەمان وانە بیکەن یان دەبێت پاڵنەر هەبێ مامۆستایانی زانکۆ و قوتابیان و گەنجان بیکەن ئەو پاڵنەرە سەبارەت بە پاڵنەر لە داهاتوو ئەگەر بەردەوام ئەگەر سیستم نیکە پاڵنەر خۆی دروست دەبێت چونکی بۆ ئەو حزب دەسەڵاتە ناتوانێت هەموو خەڵکێک ڕازیکەن لەمە دوامویان پێڕاز ناکرێت 5 وەج بە قوتابی زانکۆ دانەمەزرایە چەندان مامۆسای خاوەن بڕوانە وڵە دانەمەزرایە ئەگەر ڕیفۆرم نەکا بە زۆر پێی دەکرێت ئەگەر بە خۆشی بکە باشترێت تا بە زۆر بکە زۆر بەڕێزان دکتۆر بورهان باڵەچی مامۆستای زانکۆ سوپاس دەکەم کە لەگەڵم بووی زۆر بەڕێز سامان ڕۆژات چالاکوانی مەدەنی و لە ڕێکخراوی چانەوی زانکۆ سوپاسان دەکەم هیوادارم گفتوگۆکەمان باڕاستەی باشکردنی دۆخەکە بێ سوپاسان دەکەم کە سەری ساڵە میوانی بوو سوپاس بۆ هاوکاران سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ